ئێمە چۆن بتوانین پێستمان بە شێداری بێڵینەوە بە تایبەتریش لە ئێستای کە پلەکانی گەرما بەرزە با بزانین شێوازی هێشتنەوەی پێستمان بە شێداری پێویستی بە چییە کاریگەری تیشکی خۆر لەسەر پێستمان چییە ئەمانە کۆمەڵە بابەتی تر گفتوگۆکەین لەگە زۆر بەڕێز دکتۆرە گەشین کەمال کە بەڕێزیان سپۆڕی نەخۆشەکانی پێستن ئێستا بە خۆشحاڵە لە ستۆدیۆ لە لامان سڵاو لێ بە دکتۆرێکیان زۆر بەخێر دکتۆرێکیان دەستپێکی گفتوگۆکانمان باز لەوە بکەین بزانین لەم وەرزە گەرمایە و لەم پلە گەرمێ بەرزەیە چۆن پێستمان سەرەتا پارێزین لە تشکی خۆر مهمترین شت طبعا هەموو جارێ وتومانەوە ئەشیڵینەوە بەکارهێنانی دژەخۆرە ئەبێ بە بەردەوامی دژەخۆر 20 دقیقە یان نیو سەعات پێش ئەوەی بچینە دەرەوە بەکاربێنرێ دوای ئەوە دوو کاژمێر جاریان بۆ سێ کاژمێر جارێ دووبارەکرێتەوە بە پێی جۆری دژەخۆرەکەی کە بەکاری هێنین بۆچێ بێ ئەو 20 دقیقە پێشونە دەرەوە لەبەرەوەی دژەخۆر هەتا ئیشەکە لەسەر پێستی ئێمە توێژینەوەکان سەلماندویانە لە دوای چارەکێک ئەنجا ئیش ئەکا لەبەرەوە ئەو کەسە زۆربەی غەڵەتەکان لەوەیان ڕوئایە کەسەکە ئەڵێ بە بەردەوامی من دژەخۆر بەکارێنم کە تۆ تۆزێل ئەچیتە دیتێڵەوە لێ پرسی سەیرەکەی کە بەکارێنێ یەکسەر چێتە دەرەوە هەتا ئەچێتە ئەو شوێنەی مەبەستە لەوە چێ دەدەقەی پێ بچێ هەتا ئەگاتە شوێنی مەبەست ئەو ئێشتا دژەخۆرەکەی ئیشی نەکردووە قاتەوە تیپێکی زۆر مویمە بە خەڵک بوترێ کە ئەبێ چارەکە 20 دقیقە پێش ئەو کاتە بەکاربێنێ بەڵام نقطەیەکی کەش هەیە لە عەفومکە لە گەرمایە کە زۆر زەڕورە کە باسی کرێ دووبارە بوونەوەی دژەخۆرەکە کە بێت دوو کاژمێر جارە دووبارەکرێتەوە زۆر باشە کەواتە دکتۆرە باسێکی ئەوش بکەین جۆری پێستەکان بە تایبەتی لە وەرزە گەرمایە هەندێک کەسێ هەر خۆی پێستی وشکە هەندێک کەسی شێ پێستی چاورە لەوانە پێستە وشکەکە گرفتەکەی بۆ زیاتر ئەمەنە وشک بوونەوەی هەبێ لەوانەیە کۆمەڵێ پێستەڵانی هەبێ یان لەوە شوێنە سوتایەکانی زیاتر بێ بە تایبەتی و ناوچانەی کە بەدەرەوەی ئەوانە ئەبێت چی بکەن ئەو کەسانی کە پێستیان بە گشتی وشکە ئەبێ زیاتر ئاو زۆر بخۆنەوە تاویزی وشکێکە بە دوو طریقە بکەن یەکێکیان ئاو خواردنەوەی زۆرە دووەمیشیان بەکارهێنانی نەرمکەرەوە و شێدارکەرەوەکانە چکە و کەسانی کە پێستیان وشکە وەکو جەنابەت فەرموو لە فەسڵی گەرمایە معەڕەزن زیاتر پێستیان وشکتر بێتەوە هەم بە حوکمی گەرماکە هەم بە حوکمەوەی کە جەوها لە وڵاتی ئێمە مشکلەیەکمان ێستش باسم کرد پێش مقابلەکە گەرماکەی ئێمە گەرمایەکی وشکە گەرمایەکی شێدارکەرەوە نییە شەیتیان نییە بۆ لەبەری بەحرمان نزیک نییە بە حکمەوەی کە بەحر نزیک نییە لە لامان پێسمان سەریعتر وشکە بێتەوە لەبەرەوە دووچاری وشک بوونەوە زیاترە بینە و کەسانی ئێگزیمایان ئەناڵێنن لە کاتی گەرمایە هەرچەنە هەندێک ئێگزیما هەیە بەعکسەوە لە زستان و پاییزا خراپترە بێ بەس زۆربەی ئێگزیماکان لە کاتی گەرمایە بەرەو خراپی ئەڕوا لەبەرەوە ئەو کەسانە نەسائحەتمان بۆیان ئەوەیە یەکەمیان بە بەردەوامی نەرمکەرە و شێدارکەرەوەی باش بەکاربێنن کە بە کوالیتێکی باش بێ و بۆ پێستی خۆیان بگونجێ لەگەڵ ئەوەش دژەخۆر بە بەردەوامی دژەخۆرێک بێ کرێمی بێ پێستیان چەورترکە و بەکارهێنانی ئاو زۆر بخورێتەوە لە مۆرزەیە زۆر هەموو شتێک کەواتە بۆی پێستمان بە شێداری بێڵینەوە ئەو خواردنەوە کاریگەری زۆر دڵنیایە شتێکی تر هەیە کە پێست بە شێداری بە جوانی لەبەرەوەی ئێمە ئەڵین ئاو خواردنەوە نقطەیەکی مهمە خۆی نۆرمەڵی ئەبێ 8 پەرداخ بخورێتەوە لە ڕۆژێکە بەڵام ئەگەر جەو گەرم بێ ئەگاتە 12 پەرداخیش و بگرە زیاتریش بەڵام یەکێ لەو مشکلانەی دووچاربانە بێتەوە لەگەڵ چارەخوازانە چییە ئەو کەسانەی کە ئاو یان حەز لێ نییە هەیە بە طبیعەت حەزی لە ئاو نییە ئەڵە دکتۆرە کە ئاوە خۆمۆ هێڵنجەیەم لەبەرەوە ئەتوانین تعویزی ئاوەکە بە خواردنەکان بکەیت بۆ نمونە میوەکان ئەوانەی کە شووتی و بۆ نمونە ئەو میوە سەوزەکان ئەوانەی کە ئاویان زۆرتیایە ئەوانە بەکاربێنێ باشم بۆ تۆ هەموو ڕۆژەکانی دنیایم کە بەردەوامە بەجددی ئێوە هینەکەشتان ژوورەکەتان تەبان هەموو ستۆدیۆیەک ماشەڵا ستۆدیۆکە زۆر کەشخەیە زۆر ئلیگەنتە و ئەوانە زۆر خۆشە دەسان کەتان زۆر بۆری حەڵای بەجددیمەوە یەک کورسی باش ببینم چکە دایمە نەبێ پشتم ئاڕێک بەس کورسەکە زۆر باشە هینە هی طبعا ئەو لایتنینانەی کە لە سەرتانە ئەبێ زۆر ئاگاتان لە دژەخۆر بن بەدڵنیایە خۆی هەموو ستۆدیۆ ئەو لایتینانەی لەسرە و بە دڵنیاییشەوە ئەو لایتنی لەسەر نەبێت لە شاشەکەی جوان دەرناچێت بەڵام ئەوە کاریگەری لەسەر پێستی ئێوە هەیە لەبەرەوە گەر کەسێک 8 پەرداخ بخوابێەوە شانزە زۆر دکتۆرە شارەزاییشیە دکتۆر کاتە ئێمە کە ئاو ڕۆژانە لەبەر ئەم ڕووناکیە زۆرۆم ئینارانەیە دانیشین شتێک زۆر گرنگە بۆ خۆشمان ئێمە جگە لە ئاو خواردنەوە باسی ئاو خواردنەوەکەمان کرد دژە خۆریشمان باس کرد شێدارکەرەوەش ئەوش زۆر زەڕورە ئەگەر بشکرێ مەیکەپەکە وایی بێ طبعا
میکەپ هەرەکرێ ئەگەر بکرێوایی بێ میکەپەکە ئۆیڵی نەبێ واتە چەور نەبێ چونکە کە چەورە بێ کونیلەکان داخرێ احتیمالێ لە پڕێکا تووشی ئەوە بن پێستان خۆی زۆر جوانە بەس احتیمالێ تووشی ئەوە بن لە پڕێکا زیبکێکی زۆرتان بۆ دروست بێ یان شتێک هەیە بەهۆی تەفاعلی گەرمی لەگەڵ میکەپا دروست ئەبێ یعنی نەخۆشیێک هەیە تایبەتە بەوەی کە میکەپەکە زۆرە مێنێتەوە لەسەر پێستەکە هەستیاری دروست ئەکا طبعا خاصەتەن ئەگەر ژوورەکە گەرمیش بیان لایتینینەکان بەخۆت بێ ئەمە احتیمالێ ئەو شتانە ڕووبا لەبەرەوە ئاگاداری نەرمکەرەوە بن بەکاری بێنن بە بەردەوامی ئەگەر بکرا دوای ئەوەی کە بڵین بەرنا لە ستۆدیۆیەنە دەرەوە یەکسەر دەموچاوتان بشۆن ئەو زۆر زۆر مهمە ئاو بەکاربێنن ئاو خواردنەوەی زۆرتان هەبێ لەگەڵ ئەوەشە دژەخۆر زۆر باشە دەست خۆش بێ بچینە لای کۆمەڵی هۆکاری تر کا بێتە وشکبوونەوەی پێسمان ینی بە تایبەتی ئەمە لای هەردوو لایەنەکە لای خانمان و ئێستا پیاوانیش بە گشتی لەندە دەرەوە لە چێشخانەکانە کارەکەن و لە شوێنەکانی کە مادە پاکەرەوەکان باسێکی ئەوش بکەین بەکارێنن زۆر جار زۆربەی خانمە بینی دەستی وشکەڵاتوە ینی پێستێکی زۆری ئەڵا خوسپی بۆ بینی پەنجەکانی و پیاوانیش من بینیمە بە هەمان شێوە کەواتە زۆر جار خۆر نییە تاکە هۆکارەکە زۆر جار مادە پاکەرەوەکانن ئەمە تا چەند گرنگە دکتۆرە بە هۆشیاریەوە بەکار بهێن ئەمە لە ئینگلیزیە پێی ئەوتە environmental factor واتە فاکتەری بیئەوی ئێم بەخۆی دائیمەن چەند فاکتەرێک هەیەکەوا لە پێستەکە وشک بێتەوە فاکتەرێکیان ئەوەمان باس نەکرد فاکتەرێکی جیناتە واتە عاملی وراسی بە وراثە کەسەکە پێستی وشکەوەکو ئەگزیماکی کە باسمان کرد فاکتەرێکی ترمانەیە فاکتەری بیئەوەکانە لە فاکتەرە بیئەوەکان خۆر کاریگەری هەیە غیری خۆرەکە چییە فاکتەری ترەوەکو بەکارهێنانی معقم ئێستا جەماعەت ئەگەر ئاگادار لێبێ بەهۆی کۆڤید 19ەوە وای لێ هاو خەڵک زۆر دووچاریەوە بێ زۆر تعقیم بەکاربێنێ زۆر پاکەرەوەکان بەکارهێنە هیوا هەیە وای لاتۆ تووشی نەخۆشی وەسواسی بۆ لەوەی هەموو لەحزەیە دەستی حەقیشێتی هەندێک جار هەیە بەڵام وای لاتۆ کردوێتی بەخوو یعنی دەدەقە چارێکی جارێ ئەچێ دەسێگیا لەم کورسیەوە ئەچێ دەسێشوا خۆی ئەوە بەڕاستیە بێ سەداین دکتۆری نەفسیش کاچکە بێ ڕێگری لەوە بکرێت چکە بەرەوشتی تر ئەڕوا وەسواسەیە بەڵام ئەمەیان زۆر مهمە مۆزوعی تعقیمات مۆزوعی بەکارهێنانی پاکەرەوەکان لە ماڵە ئەو کەسانەی کە یەکێ لەوانی کە هەیەە بۆ نمونە نێرسەکان ستافی طبیەکان ئەمانە دەستکەش زۆر لە دەست ئەکەن ئەبێ ئەو کەسانە زۆر نەرمکەرەوەیان هەبێ هەم بۆ دەستیان چ بۆ هەر شوێنێکی منطقەیەکیان هیوایە گاون زۆر لە بەرەکە لە ساڵی عملیاتایە پێستی وشکە بێتەوە ئەمانە هەمووی هۆکارێکە بۆی پێز وشک بێتەوە کۆی جەنابەت فەرمووی وا هەیە لە چێشخانەکانە ئیشەکە بە بەردەوامی بە بەردەوامی یان دەستکێش ئەبێ لە دەستکە یان ئەبێ تعقیمات بکە کەواتە ئەبێ ئەم کەسانە بە بەردەوامی پزیشکێکی پێستی تایبەتی خۆیان هەبێ کە ڕێنمایی ئەویان کە بە بەردەوامی نەرمکەرە و شێدارکەرەوەیان هەبێ کەواتە ئێمە دایمەن وتومانەوە ئەیڵێنەوە بۆ ڕێگریکردن لە وشکی مهمترین نقطە يعني كلمة شدار كروا كلمة كريمة كبكارية طبعا أنواع زوري هي ببي بيستكانيش أقوري بو بيستي شور جاي بو بيستي وشك جاي أبي أمان دائما هبي لما الله كان يعني. جا زور كات أم وشك بونه لمنال الشارع دكتورة لمنال عبون شارع السركان شيء بدو أوان بلا طيب ليلا أنا خلنا منال فاكتوري جينات زيادة الدوري هي يا صراحة واتا أبي فاكتوري كي جينات هبي إن جوال منال كبيستي بوشك به خوي نورمالي منال بيستي وشکە بێتەوە لە گەرمایە بەڵام هەندێ مناڵ هەیە ئیگزیماکان ئەوەنە بەقوتە گەرما و سەرما و دادی ناکەن لە بەردەوامی بەر چواروەرزەکەی ساڵ ئیگزیمایان هەیە ئەبێ بەڕاستی ئەوانە پزیشکێکی وەکوتم تایبەتی خۆیان هەبێ کە ساڵی جارێ دوو جار سەردانی پزیشکەکە جا ئەو شێدارکەرەوەی کە تۆ باسی لێواکەی بۆ نمە کاتێک باشترین کاتە بۆ ئەوی ئێمە کرێمی شێدارکەرەوە بەکاربێنین بەڵێ ئەتوانین بڵین باشترین کات چۆنە ئەو کاتێک کە هەستەکەی ئۆن تایم واتە ئۆن نیدیان و پێی پێویستە واتە کەسەکە هەستەکە پێستی وشک بۆتەوە ئەو نقطەیەکی زۆر مهمە خۆی نۆرمەڵی ئێمە دیگریمان هەیە واتە حەدمان هەیە حەدی بڵم هەندێک کەس هەیە بەس لە کاتی حەمامە ئیگزیمایان زیاکە هەندێک کەس هەیە بە بەردەوامی ئیگزیمایان هەیە کەواتە ئەم کەسێک کە بەس لە کاتی حەمام زیاکە و کەسێک کە بە بەردەوامی ئیگزیمای هەیە چارەسەرەکە ئەگۆڕێ ئەو چارەسەری کە بۆ ئەوە کرێکە بە بەردەوامی ئیگزیمای هەبێ ئەبێ بە بەردەوامی نەرمکەرەوەکە لە ڕۆژەکە هەندێک جارێ پێڵەی 6 جار بەکاری بێنە بەس ئەوەی کە بەس لە حەمامەیە لە دوای حەمام بەکارێنێ خۆی ئێمە نقطەیەکێ بە ئەوە تێبگەین ناوی مادەیەکێ لەسەر پێسمان ناوی ناتچرال مۆیسچراایزین فاکتەرە NMF ئەم NMF لە پێستی هەمومانە هەیە باشە ئیتر خانمان بێ پیاوان بێ مناڵان بێ باشە بەڵام ئەو کەسانی کە ئیگزیمایان توش ئەبێ ئەم ناتچرال مۆیسچراایزین فاکتەرەیان کەمە بێتەوە ئەبێ ئەم NMF تعویزکەیتەوە بەچی بەوەی کە نەرمکەرەوەیکی باشە هەبێ بەس ئاگادار بن نقطەی نەرمکەرەوە زۆر دەوری هەیە وەگلەوەی کەسێک بۆ نمونە کەسێک ئیگزیمای نییە هەر نەرمکەرەوەیکی ئاسایی بەکاربێنێ مشکلەمان نیە حتا ئەگەر بۆنیشی خۆش بێ
بەس ئەو کەسانەی کە ئەگزیمان هەبێ ئەو نەرمکەرەوەی کە بەکارهێنن نەبێت چەند شەرتێکی تیابێ پارابین فری بێ نابێ مادەی پارابینی تیابێ نابێ موادی حافظەی زۆر تیابێ لەگەڵ ئەوشان نابێ بۆنی تیابێ پارفیمی نابێت تیابێ چکە کەسەکە جاری وا هەیە خاصەتەن جەنابەت باسی مناڵە کرد خۆی بە بۆنەکە هەستیارە ئەبێ کاتە ئەو نەرمکەرەوەی بەکارهێنین بۆ کەسێ ئەگزیمای هەبێ هەمان نەرمکەرەوە نەبوو کە بەکارمان هێناکە وەکو باسم کرد لە جەنابتان ئەگەر نەرمکەرەوە بەکاربێن دکتۆرە زۆر کات ئێمە هۆشیاریمان نییە بەرامبەر ئەو جۆرانەی کە بەکاریە هێنین یعنی زۆر کات ئەوەی کە گرنگە لەوانەیە ئەوەی کە تۆ بەکارێنی سوودی پێ نەگەێنێ زیانە پێ بگەێنێ بۆ نمونە بە تایبەتی لە گەورە و مناڵ و لە خانمانیشە یعنی زۆر کات ئێمەوە ڕاتوینەر کەسێکمان ئەگەر لەبەر خۆرا زۆرماینەوە پێسمان سوتایان پێسمان هەڵیان هەستمان کە شوێنێکمان سوتاوەتەوە یان وشک بوونەوەیەکی دەستمانە بێ ڕاستە خۆ پەنابێنە ساردکەرەوەکانی ماڵەوە سەلاجا سەرێ کرێمێکی تایتر هەمووی بەکارێنێ بۆ مناڵی بەکارێنێ بۆ ئایا ئەمە ڕێگایەکی تەندروستە یاخود تۆ بێ بەپێی جۆری پێستەکە مامەڵە لەگەڵ ئەو کەسە بکەیت ئەگەر هیچ دەست نەکە و باجابەکەوا بێ ئەگەر هیچ دەست نەکەوێت لەو کاتەیە کەسەکەش سوتا بێت چوو بێتە بەر خۆرێکی زۆر و لە ماڵەوە سوتا بێ باوەڕە بێ ئێستا شتێکی تەریقەیەکێک کە کورد زۆر بەکارێنێ ماستە بۆ نمونە ماست دیقەتی راوەتیایە مادەیەکی تیا ئەنتی ئینفلامەتەریە واتە دژی هەوکردنە دژی ئاوسانە کەواتە بەڕاستی ئەوە طریقێکی باشە طریقێکی زانستیە بۆ ئەوەی هەندێک جارەیە سوتایی ماستی لێبیرە بەڵام الحەمدوللا عیلمەوە پێشکەوتووە سپاس بەخوای گەورە کوردستانی ئێمە الحەمدوللا ئەوە پێشکەوتووە الحەمدوللا ئەو شتانەی کە لە عالەما زۆر زۆر باشە ئەو کوالیتیە بەرزانەی کە لە عالەما هەیە کە عیلاجی چارەسەری ئیگزیما بێ هەر شتێکی تر بێ سپاس بەخوای گەورەی سەر لە کوردستانە هەیە سە لەبەرەوە ئەگەر هەت بێ کرێمەکە بۆچی ماست بەکاربێنی وەنیە بەڵام ئەگەر سوالەکە وابوو با جوابەکە دوابێ ئەگەر هیچ دەست نەکەو لەو کاتەیە بەڵێ هەر نەرمکەرەوە هەر شێدارکەرەوە بێ حتا ئەگەر ماستەکەش بێ لەو کاتە زەڕوو بێ با بەکاری بێنێ بەس دوای ئەوە بێ چارەسەری تر وەرگێ چکە بە سەراحەت معقول نییە تۆ لەسەر ماست بیهێڵیتەوە لە کاتێک ئەگەر ئەو هەموو چارەسەرە باشە هەیە لە بازاڕە دکتۆرە گەشتبین بەکارهێنانی ئەم زەیتە سروشتیانەی کە ئێستا لە بازاڕا هەیە زۆر کەسێ لە زەیتی زەیتون و زەیتی گوێسند و کۆمەڵێک زەیتی تر هەیە کە ڕەنگە زۆر کات ئیتر لە سۆشیال میدیاکانە ئێمە خانم ببینین کەسێک سوودی لێبینەوە ئێمەش بەکاری بینەوە بەڵام ڕەنگە پێچەوانەی ئەو ئێمە زیان بە پێستان بگەێنێ وەکو کاکە فەرمووی مشکلەکەمان لە چیە شەر نییە ئەم عیلاجەی کە من بۆ جەنابتی ئەنووسم بۆ نمونە ئەڵەم چارەخوازەیە تەلام ئەم چارەسەرەی بۆ نووسم شەر نییە ئەم چارەسەرە یعنی هینی کەم وەکو چۆن ئەڵێیت تعمیمی کەم بەسەر هەموو نەخۆشەکانی ترا نابێ ئەوە غەڵەتە ئەڵێ من سوودم لێ بینی تۆش بەکاری بێنی ترەمراوسێ بۆ خزم و خزم بۆ ئەو ڕەفیق ئاوای لێە ئەوە غەڵەتە چونکە دوای ئەوە وای لێ ئەو شتەی کە بەکاری شێنێ و چارەسەرەی کە بەکارێنێ ئیسیفادەی لێ ناکە ئێشتا سومعەی چارەسەرەکەش ئەڕوا چونکە بۆ ئەو باش نییە بۆ پێستە باش نییە وەکو جەنابەت فەرموود ئایا ئەو شتانەی کە بەکارێنی لە ماڵەوە شەر نییە ئەگەر حتا لە ئەندامی خێزانەکە شەر نییە ئەوە یەکێکیان دژەخۆرێکی پێکەوە یان نەرمکەرەوەیکی پێکەوە شەر نییە براکە یان خوشکەکەی ئەو هەمان ئەوەی پێ بکەوە کەواتە بەپێی جۆری پێستەکە ئەگۆڕێ ئەبێ کەسەکە خۆی تقریبن تەخمینێکی هەبێ بۆی بزانێ بەچی باش ئەبێ و بە سەراحەتەن وەکو دایمەنەیڵێنەوە ئەبێ پزیشکێکی پێستی هەبێ ڕێنمایی ئەوەی کە لەگەڵ ئەوەش هەندێک جارەگەر پزیشکی پێستیش دەست نەکە و هەر کە ئەچێ بۆ سەیدەلەکان سپاس بخوا ئێستا پزیشکی دەرمانسازمان زۆر زۆر بەباشی هەیە و هەموو سەیدەلەکان پزیشکی دەرمانسازیتیە ئەتوانێت ئەوەی بۆ تەخمی بۆ دانێیان بۆی بڵێ ئەمەیان باشە ئەم کرێمە باشە بۆ تۆ ئەمە باش جۆرەکەی بۆ دیاری جۆرەکەی بۆ دیاری زۆر جارێمە کۆمەڵە دیاردا هەیە دکتۆرانی زۆر جارەچین بۆ سەیران لەوێ یەکسەر یەکێ لە خوشکەکانمان بیان کەسێکمان بێت تیوبێک دەرێنێ بۆ خۆی بەکارێنێ ئەڵادی بێ بە جەماعەتش با بەکاری بێنێ ئەمانە کۆمەڵە ڕێگان لەوانێ بۆ پێستی تۆ نەکەوێت یعنی پێستی تۆ جیاواز بەڵێ ئێستا باسی زەیتەکان لە باسی زەیتەکان و باسی نوقتەیە بکەین هەندێک زەیت هەیە کە چەند باشە و توێژینەوەشی لەسرە بەس هەندێک زەیت هەیە بۆ بەکارهێنانی زۆری هەندێک کە ڕوو هەیە لەسەر پێست کە ڕۆکە زیاکە کەواتە ئاگادار بە ینی شەر نییە ئەو زەیتەی کە یەکێ بەکاری هێنا قژی پێ باش بووە ئەو زەیتە هەمان زەیت تۆ بتوانی بەکارهێنی تۆ لەوانەیە مشکلەیەکی کە ڕووی سەر پێستە هەبێ زەیتەکە زیادیکە یان بە هەمان شێوەی جەناب دەفەرمووی کرێمێک بەکارێنێ هەمویان تەعمیمەکرێ بۆ هەمویان بەکارێنن شەر نییە ئەو کرێمە بۆ هەمویان باش بێت چکە لەوانەیە تۆ پێستە بە مادەیەکی ناو کرێمەکە هەستیار بێ زۆر ڕاستە دەستە خۆش بێ دکتۆرە یان سپاس بە پاریزانیارەکان